دژی ئەو داگیرکاری و هێرشکاری تورکیا، دژی تۆبارانی ئێران، دژی تیرۆرکردنی چالاکەوان و ڕۆژنامەنووسانی سیاسی، بەڕاستی دژی هەموو کاولکاریە کە لە هەرێمی کوردستان و لە هەر چوار پارچەکی کوردستانە ڕوو ئەدات. ئەم بەیاننامەش بەیاننامەیەکی گشتیە کە لە با بڵین فکری هەموو ڕێکخراوەکانە ئەوانەی کە بەشداری ئەم کردبوونەوەیان کردووە. با بە یەکدەنگی نێوانمان تیرۆری ئازادی خوازان ڕاگرین. خەڵکی شەرەفمەندی کوردستان، ئازادی خوازان، مرۆڤ دۆستان، لە سایەی بێباکی ئەم سیستەما حکومڕانی لە باشووری کوردستاندا هەیە. ڕۆڵە شەرەفمەند و ئازادی خوازەکانی گەلەکەمان ڕۆژانە ڕوبەڕووی هەڕەشەی تیرۆر و لە ناوبردن دەبنەوە. ئەمەش لەسەر دەستی دەستگای هەواڵگری و سیخوڕێکانی داگیرکاری کوردستان کە بە شێوەیەکی پلان داڕێژرا و چالاکەوانە و بێباکانە سڵەمینەوە و بە ڕۆژی ڕووناک دەستیان داوەتە تیرۆری ئازادی خوازان وە شۆڕشگێڕانی پارچەکانی تری کوردستان و ڕۆژ نییە هەواڵی مەرگ و تیرۆری ڕۆڵەیەکی بە ئەمەکی گەلەکەمان نەبیستین. مێژووی ئەم سیستەما حکومڕانیان پڕێتی لەم جۆرە تاوان و کارە تیرۆریستیە بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکەوانی سیاسی و مەدەنی و ئیتر چ بە دەستی داگیرکەرانی کوردستان بێت یاخود بە دەستی خودی هێزە دەسەڵاتدارەکانی باشوور بێت. تەنانەت دۆخەکە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار و گەڕ ڕێی پێ نەگیرێت ئەوە دەستی تیرۆر دەگاتە هەموو کەسێکی خاوەن کەرامەت و ئازادی خواز، ڕۆشنبیران، چالاکەوانان، ڕۆژنامەنووسان، لاوان، ئافرەتان، خەڵکی ستەم دیدەی کوردستان، داگیرکەرانی کوردستان بە تایبەت تورکیا و ئێران دەیانەوێت لە ڕێی ئەم هەڵمەتە تیرۆریەوە بە تەواوەتی دەنگی ئازادی خوازی و نەتەوەیی لای گەلەکەمان سەرکوت بکەن تاوەکو زەمینەی داگیرکاری و کۆمەڵکوژی و سەر هەرێمی کوردستان خۆشتر بکەن. بێ هەڵوێستی و بێباکی هێزە دەسەڵاتدارەکانی باشوور و حەقیقەتە پشت ڕاست ئەکاتەوە کە ئەوانیش هەماهەنگن لەسەر بەڕێوەبردننی ئەم هەڵمەتە تیرۆریە و لە پێناو بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی. ڕۆڵیان هەیە لە کۆمەڵکوژیکردن و خەڵکی بەناموس و شەرەمەندی گەلەکەمان. بێگومان ئەم سیاسەت و هەڵوێستا مای قبولکردن نییە و پێویستە گەلی ئازادی خوازی کورد ڕۆڵە ئازادی خواز و شۆڕژگێڕەکانی گەلەکەمان تیرۆر و هەڕەشە کوژی بکرێن. ئێمەی لایەنە سیاسی و گروپ و دەستە و ڕێکخرا و کەسایەتی لە چوارچێوەی هەماهەنگیدا بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین کە بە هەموو هەوڵێکمانەوە دژی ڕەفتارە نائینسانی و دژمنکارانی داگیرکەرانی کوردستان و هاوکارەکانیان ڕادەوەستینەوە و تیرۆری ستەماتیکی ئەوان مەحکوم و شەرمەزار دەکەین. لەم چوارچێوەشدا ڕای دەگەێنین کە لە ڕۆژانی ئایندەدا چالاکی جەماوەری بەرفراوان ئەنجام دەدەین و هەموو بە یەک دەنگ بەرەنگاری تیرۆری داگیرکەران و هاوکارەکانیان دەبینەوە و بێ هەڵوێستی و بێخەمی دەسەڵاتدارانی باشووریش ئەخەین نەژێر بەرپرسیارەتیەوە. هاوکات گەلەکەمان لە پارچەکانی تری کوردستان داوای هەڵوێستی لە پارتە سیاسیەکان دەکەن. داوا لە سەرجەم لایەن و ڕێکخراوە مەدەنی و کەسایەتی و خەڵکانی ئازادی خوازانی هەر چوار پارچەی کوردستان دەکەین هەمووان بەشداری ئەم چالاکیە جەماوەریە بن و هەموو پێکەوە خاوەنداری لە خەڵکە شەرەفمەند و شۆڕژگێڕەکانی کوردستان بکەین و دەستی تیرۆر لە هەرێمی کوردستان ببڕین. نەفرەت لە تیرۆری داگیرکەرانی کوردستان و هاوکارەکانیان نەمری و سەربەرزی بۆ شەیدانی دەستی تیرۆر بژی ئیرادەی ئازادی خوازی گەلەکەمان سەرکەوتوو بێت خەباتی ئازادی لە هەر چوار پارچەی کوردستان. ناوی لایەنەکانی بەشداربوو تافگەری ئازادی، کۆمەلگای کوردستان، حیزبی شوعی کوردستان، کۆمیتەی پارێزگای سلێمانی، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ئێران، ڕێکخراوی ژنانی ئازادی خوازانی کوردستان، گروپی هەند گەنجانی وڵات پارێز، گروپی ئاسۆی نوێ، یەکێتی لاوانی کوردستان لە قسلێمانی، کۆمەڵی ئافرەتانی کوردستان لە قسلێمانی، یەکێتی گشتی قوتابیانی کوردستان، ئەنجومەنی سلێمانی، دەستەی دەستپێشخەری کۆنفراسی نیشتیمانی کوردستان، ڕێکخراوی ڕۆشنبیری و وەلیدیاوانە، ڕێکخراوی نیشان بۆ هۆشیاری تاک، لیستی پیشەی مامۆستایان لیژنەی سلێمانی، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان، دەستەی دژی تیرۆر و داگیرکەران 22/9/2021. ئەم چالاکیە لە ئایندەدا دووبارە ئابێتەوە و
بە شێوەیەک ینی لە کات و شوێنێکی دیاریکراودا و بە کۆی دەنگی هەموو ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی و ئەم جەماوەرە